ئەمشەو بە خۆشحاڵی و دانیشتێک بەڕێوە دەچێت بۆ گەنجە مەردانە دانیشتنی سەدرەدین ئەڵمانی سڵاویان لێبێت ئازوەرگی بەتوانێت شاری ئەولێر سەمیرە ئەولێری کامێرەوان هەڵمەت منتق پێشکەش بێ بەو گەنجانە و بەو برایانە بۆ هیوای بەدڵیان بێت ئاواز و کەلیمەی نوێ با بڕوات دەخۆم بۆ عمرەی لەگەڵ تۆم با دەردا مەیلیمانەوەت نەبوو نەمای لە نیوەی ڕێدا کە خاوەم پەیمان نەبووی ئاخر بۆ بەڵێنەدا زانی لێم دەسێنیەوەی تر بۆ دڵت پێدا ڕۆژتی دڵمە دەگرێدا هەرچیەکم بۆ کردبووی هەرە و ڕۆژە فڕێدا تۆ خۆت بڕازێنەوە و بە شارە فەڕە لێدا هەڵەش بە دەردی تۆوە مردیان کەوتووە لە جێدا خاوەن دڵی زاندارم پێم لێ قەولت بەکێدا کە ئێندە پێ نەزانبووی دڵی منت فڕێدا بۆ سەدرەدین ئەڵمانی یەوای دەدەمە و بەندە سەیفەدینم لێ نەمرێ سڵاو لەو کوڕە مەردە بدرەدینم لەلایە شایەنی هەزار بەندە ئەوەی لەم گعدەدایە یەکە بە یەکەی مەردە ئەوەی لەم گعدەدایە یەکە بە یەکەی مەردە ئەوە بەخۆشی کێیە سڵاو بێ لەو مەسعودە هەی نەمرن دڵێن عاشق هەمووی بە شەنس و بەختە لەم ڕۆژە دڵێن عاشق هەمووی بە شەنس و بەختە ناوانیە باوانم بە دەوڵەمەندی و تەختە کە ژاربی دەزانی خۆشەویستی چەند سەختە لە نێو خەمدا دەکوڵێ ئەو کە لەو مێشکەی سەرتە کە خیانەتە بینی یەواش و نەختە نەختە لە دەستی دەیتەوە ئەو کەمە ێزەیەتە خۆشەویستیش لە یەسا هەرامۆی مەسلحەتە ناودار و پارەداربی ئەوەی جوان بێ لەگەڵتە ناودار و پارەداربی ئەوەی جوان بێ لەگەڵتە هەزارانی پێدەکڕی ئەو پارەی لا بەخەڵتە ئیتر قەدمە دڵێن قەدەر بڵێن ئینسان بێسبەتە بۆ پارە خۆ دەفرۆشن نەمووی بۆ مەسلحەتە بقد من لو جينا
خۆشید نەدیوە هێندەی منت نەچەشوە کوا هێندە خۆشید دیوە بەقەت منە لەم ژینە تۆ ناخۆشید نەدیوە هێندەی منت نەچەشوە کوا هێندەی منت دیوە دۆڕام چونکە ڕازگۆ بووم لە واشقە پڕ فریوە تۆ نەدهێش بە تەنابم دڵەوە و دیوە و دیوە ئافەرین بۆ ئەو کەسەی کە دڵی لێ دزیوە نەفاماگات لێنیە بە پارە تۆی کڕیوە تا ئێستا بۆ تۆ چەندین فرمێسکی خۆم سڕیوە گەشمام تەمە نەبێ وەفای ئاوام نەدیوە بۆمان نەدی برام عومرت نەیەتە دیوە بۆ دیاری کرێنە چون مەردێتیم لێت دیوە بۆ نزاری شۆفڵا ئەو ڕێگەیەم بڕیوە بۆ کاکە حەمەی تەکسی ئەو بەندانم چنیوە بۆ حەمەی تەکسی ئەیڵێم ئەو بەندانم چنیوە هاي بژی آخر چی دەست دەکەوێ واز بیانە لە دڵشکانم دەمێکە لە بیرم چووی چی داوە لە ژیان آخر چی دەست دەکەوێ واز بیانە لە دڵشکانم دەمێکە لە بیرم چووی چی داوە لە ژیانم بۆچی نامەد ناردووە قاتڵی خۆشیەکانم دیسان بۆ کولانتەوە وازارەکان تازە بە درۆ پێم مەڵێ بەبێت تۆی ناتوانم ئەوە تا من ئێستاکە بەبێت تۆ ژیان باوەن وتی گەر لێم ببووری بڕوا بکە پەشیمانم تازە خۆ پەشیمانی سوودی نابێ باوەن بۆ سەدرە دینی برام یەکی بەندەکە یاڵێ چی بکەم هەڵە زۆرم چی لە ناحەزەکە بەڕێگای خۆدا بڕە و گوێی پێمە دەباوەن ئەوە بۆ برای خۆمە چونکە قەدری ئەزانم بۆ دیاری کرێنە یەکی بەندەکانم یادگار خۆش ناوم لایە سڵاو لە برای جوانم بۆ نزاری شۆفڵا پێ چۆنە گۆرانیەکانم بۆ حەمەی تەکسی بیڵێم بە شانازی ئەزانم بۆ حەمەی مامە نادر ڕەوانم بەندەکانم دیار خۆش ناوم